ساوە چاوەڕێکا لێرە بەسەرم فسفۆڕا ناوێتە ئەمبەر تاکیدی شوم وایە ئەگەر درۆ نەکەم بە تەمای شتێکی وایە ئەیشی بینی ما ترافیک لایتەکە سەوز بێ جام ڕەشە ژمارە کاتی لێەوە دەوەرە دوانیەوە پەرلەمانە بۆ بەڕێوە بڕن سەرەکەی خوای وا بێ درۆکەم کابراواتنی هەولێری واتنی درۆکەم لێ سپی نەبێتەوە هەرچی سەرێم و سەرە بەم ئەوێ بێتە ئەمبەر نەموت بەسەر فسفۆڕەکانە دەی نەموت ئەیبینن 175 کاتی دۆک ئەی لە عەرز عروزێ بم نەموت